بەناوی خۆی گەورەی میهرەبان سوپاسان دەکەین بۆ دەرفەتەی خۆی بابەتەکە زۆر گرنگە سەبارەت بە جیاوازی بانگەشەی هەڵمەتی هەڵبژاردننی حیزبەکان ئەوەی بەڕاستی ئەمە لە بە وردی تەمەشای بکەین و لە نزیکەوە ئاگدار بین لە هەڵمەتی هەڵبژاردننی حیزبەکان تایم بڵێن تەصنیفکەین حیزبە دەسەڵاتدارەکان حیزبە ئۆپۆزیسیۆنەکان ئەوەی کەوا دەسەڵاتدارەکان سیرکەن بە تایبەتی دوێنێکەوە سەرۆکی پارتی باسی ئەوە دەکات دیسان هەڕەشە و گوڕەشە دەکات لە بەغدا و باسی ئەوە دەکەکەوە ئەوەندە مادەیان پێشێل کردی عێراق و ئەگەر عێراق ئەو مادانە جێبەجێ نەکات ئێمە هەڵوێستمان دەوی بەڕاستی ئەوە هەم عێراق بێزار بۆ لەو جۆرە هەڕەشە و گوڕەشان هەم خەڵکی هەرێمیش بێزار بۆ لەبەرەوەی چەندین جار هەڕەشەی ترکرا و هیچیان جێبەجێ نەکرا و جگە لە زەرمەندی خەڵکی هەرێمی کوردستان موچە خۆرانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیچ دەستکەوتی نەبووە و ڕۆژ بە ڕۆژ چەندین جار هەڕەشەیان کردیە ئاخری لە کۆتاییدا ناچار بوونەکەوە بێنە ژێرباری داواکاریەکانی عێراق بە خۆتان بەبیرتان دێ هێلی سوورێکی زۆر گەورە بوو لە ئەوان کوفرێکی زۆر گەورە بوو نەوت ڕادەستکن ئاخری لە کۆتاییدا ناچار بوون نەوتەکە ڕادەستکن و تەسلیمکردنی داهاتی ناو خۆی هێلەشی زۆر سوور بوو و پێیان کوفر بوو پێیان وابکەوە قەوارەی هەرێم لە ناو دەچی لە کۆتاییدا داهاتی ناوخۆیان ڕادست کرد و تەنانەت عێراق ڕۆژ بە ڕۆژ مانگ بە مانگ داهاتەکەی لەسەر زیاد دەکردن و مانگانە ناچارن کەوا داهاتەکە تەسلیم بکەن و چەندی عێراق دەیەوێ ئەوەندەشی تەسلیم بکەن کەواتە ئەو هەڕەشانی کەوا دەیکەن بەڕاستی تەنها بۆ ئەزێدان و ماتەڵەکردن و کات کوشتن و ینی جۆرێک لە تعزیبی نەفسی موسەخۆران هیچتر نییە بۆیە تەمەشا دەکەین لەو بانگەشەیدا بەڕاستی تەمەشای حیزبەکان دەسەڵات دەکەین نە پرۆژیان ماوە نە پلانیان مایە نەدەتوان خەڵک جۆش بدەن بە ئەو هەڵمەتێکەوە هایتیان بۆیە تەمەشا دەکەین بەڕاستی بانگەشەکانیان زۆر لاواز و کوز و سارد و سڕە و سارد و سڕەکەی وەی لاتێکەوە نەک تەنها پرۆژە و پلانیان نەمە تەنە ئێستا درۆشیان نەمایە بیکەن یعنی ئێستا چ درۆیەک دەکەن یعنی وای لاتێ درۆیەکانیشیان هەموو 2 بارە و 100 بارە و 20 بارەیە وای لاتێکەوە بە خۆشیان باوەڕ بە خۆشیان ناکەن ئەوەندە درۆیان کردیە ئەوەندە بەڵێنیاندایە شەقامێکە ئەوە نزیکەی سێم جاری انتخاباتە هەر دەڵێ چاچی دەکەین قوتابخانەیە دەڵێ بۆتان دروست دەکەین سێم هەڵبژاردن دەڵێ بۆتان دروست دەکەن تا ئێستاش هیچی دیار نییە و ئەو پرۆژەوە برهێنانیان دروست دەکەین هیچی نییە بۆیە بەڕاستی تەنانەت ئێستا نەک پلان و پرۆژیان نەمایە حیزبەکان بەداخەوە درۆشیان نەمایە بۆیە تەمەشا دەکەی زۆر زان خەڵک ئێستا دەڵێ باشە بۆ بانگەشەکە سارد و سڕە یەک لە هۆکارە هەر سەرژەکانی ئەوەیەکەوە دەسەڵات هیچی نەمایە هیچی پێ نییە ناتوانانی خەڵک بینتە قەناعەتکەوە لەو هەڵبژاردنە بێت دەنجی بداتێ بۆیە دەبینی زۆر بە سارد و سڕی وایلاتێکەوە خەڵک لیان بێزارە تەنانەت تەمەشای ڕکلامەکانیشیان ناکە تەمەشای خیتاب و گوتارەکانیشیان ناکە و خەڵکەی بە زۆری ئەوەی کەوا مۆزەفە هێزی پێشمەرگی هێزی ئاساییشە کۆیان دەکەنەوە بە پارەیەشی زۆر قاع و مەلعب و شتەکانیان پێپڕ دەکەنەوە بەس لە پێناوەیەکەوە وا دیارکەونکەوە خەڵکەشی زۆریان لەگەڵدا بەڵام بە خۆمان دیتمانەمە خەڵکی هەولێرین دەزانین لە چەندین مناسبە حزبی حاکمی هەولێری لە هەولێر کەوا چەندین هێزی چەکدار و ئاسایش و ئەمنی و مۆزەف و مدیر عام و مدیری هەیە لە زۆربەی مناسبەکان وای لاتەوەکەوە کرێکاری سووری بەکرێ بگری لۆیکەوە مناسبەکەی پێ قەڵەباڵەکە لێ بەڕاستی تەمەشا دەکەین ئەو سارد و سڕیە یەک لە هۆکارە هەر سەرچەکانی ئەوەیەکەوە دەسەڵات ئیفلاسی هینایە لە ڕووی سیاسی و هیچی پێ نەمایە پێشکەشکە بە خەڵکی وای لێ کردێکەوە تەنانەت خۆشیان قەناعەتیان پێ نەبووە ئەندام لایەنگرەکانیشیان باوەڕیان پێ نەکەن لەبەرەوەی عەمەلیان هەموو دینە دیتیتیانکەوە چەند دژی میلەتن چەند دژی خەڵکن و بە قسەکانیان باوەڕ ناکەن خاڵشتر بەڕاستی هۆی کزی و لاوازی و تەنان سارد و سڕی هەڵمەتەکەی ئەوەی کەوا دەبینین پێش تقریبن 8 مانگ 9 مانگ هەندێک حزب هەبوون دەیانگوت ئەو انتخاباتە دیزاین کرا کاتێک دەڵێ دیزاین کرا دەبا فکرێکی استراتیجیان بکرد با بڵێن کاکە ئەمە دوای 8 مانگتر 9 مانگتر انتخاباتشترمان لە پێشە و ئێمە کاتێک دەڵێن دیزاین کرا کەواتە خەڵکەکە چۆن بتوانین خەڵک بینەوە سەر سندوقی دەنگدان ئەو هەڵبژاردنەی داهاتوو دیزاین نەکرا بۆیە بەڕاستی ئەو زەربەیەکەوە ئەو حیزبانێکەوە بانگەشەی دیزاینیان دەکرد هیچ بەڵگەشیان پێ نەبوو زەربەیەشی زۆر گەوریان لە خەڵکی ناڕازی و لە خەڵکی کەوادیانەوە گۆڕانکاری بکرێ خەڵکیان هەر لەو گۆڕەوە کردکەوە باوەڕی بە هەڵبژاردن و انتخابات نەمینێ و باوەڕی بە سندوقی دەنگدان نەمینێ باوەڕی بە گۆڕانکاری نەمینێ تەنانەت هیچ بەڵگەشیان پێ نەبوو ئێستا بەداخەوە
دۆتایم بڵین بە زەلیلی بەخۆیان هاتین دیسان لەو هەڵبژاردنە بەشدار دەبنەوە. هەمان کۆمیسیۆنە، هەمان یاسایە، هەمان سیستەمە، هەمان سندوقە، هەمان جیهاز و ئامێرەکانن. باش ئەگەر پێشتر دیزاینکرێ ئێستا لۆ دیسان بەشدار دەبیەوە. ئینسان ینی بە تایبەتی ئەحزابی سیاسی بەڕاستی دەی مووقفی سیاسی زۆر ڕوون و ئاشکرابی. ئەگەر دیزاینە دەی بەڵگە بینی و پێ دوایە دیزاین کرا دەی بەشدار نەبی لەو هەڵبژاردنەی و مووقفت هەبی و خۆ پیشاندان بکەی و کۆمەڵگەی نێودەوڵەتیان لە ئاگادارکەیەوە و هەوڵدەی تەحالفێک دروستکەی ئەو هەڵبژاردنەی داهات و فەشەل پێبینی. ئەتوو دەڵێ دیزاینە تەنها لەوەی بەجێ دێڵێتەوە و هیچ کردەی پاشید نییە، هیچ پرۆژەت پێ نییە، هیچ بەرنامە پلانت پێ نییە، تا وای لێ دیسان دەکەوێت ناو هەڵبژاردنشتر و بەڕاستی وای لاتێکەوە خەڵک باوەڕ ناکە. دەڵێت تو بە خۆت گوت دیزاین ئێستا بە چ قەنەعەتێک بە چ دڵک بە چ مەبدەئەک بێم دیسان بێمەوە ناو هەڵبژاردنێک کەوا هەمان کۆمیسیۆنە، هەمان کۆمیسیاران، هەمان سەرچ کۆمیسیۆنە، هەمان یاسایە، هەمان نیزام و سیستەمە، هەمان جیهازە، هەمان ئەو خەڵکانێکەوە سەرپەرشی دەکەن. باشە چ جیاوازی هەیە؟ لێ بەڕاستی ئەو سارد و سڕیەک لە هۆکارە هەر سەرچەکانی ئەوەیەکەوە هەندێک حزبی نابەرپرس بەڕاستی کەوا فەشەل و شکستی خۆیان ویستیان بشارنەوە بە بەڵگەی ئەوەی کەوا دیزاین کرایە و خاوەن وعد و قسەی خۆشیان نەبوون. ئەگەر دیزاین کرا نەدەبا بەشدار بن لە هەڵبژاردنەی و مووقفیان هەبە خۆ پیشاندانیان بکردبا وەکو باسمان کرد چەندین ڕێکاریدی هەیە. بەڵام دواتر بە سەشۆڕی دەستنەوە ناو پەرلەمان دادەنیشن و دەستشی بەرز دەکاتەوە و مەعاشکەش وەردەگری. ئەگەر دیزاینە بۆ دەچی وا دەکەی و ئەگەر پێت وایەکەوە دیزاین نییە بۆ خەڵکی سار دەکەیەوە. لێ بەڕاستی دەبی خەڵکە زۆر زۆر لەوە واعیتر بی و بزانیکەوە بە گەمەی ئەو جۆرە گەمە لاوازانە وای لێ نەیەکەوە کۆی پرۆسی سیاسی لە پێش چاوکەوی. ئەتوو وا دەڵێ دیزاینە باشە چ ڕێگەی تر هەیە؟ هێزی چەکداری دروست دەکەی نەخێر ناتوانانی. فشاری مەدەنی دەکەی نەخێر. هەر کەسۆ لە ماڵ دانیشتە فەیسبووکەی کردەوە و ئامادە نییەکەوە بێ 10 کەس کۆ بکاتەوە لە هەولێر و ئەوەیکەوە ئەمە هەوڵماندا و ئیشمان بۆ کردی و تەسحێشمان بۆدا نیوەی ئەوەش بکات. ئەو زە دواتر دێ دەڵێ وڵا دیزاینە. وێ بەڕاستی ئەوە خاڵش زۆر زۆر گرنگە. حەقوایە خەڵک سزای ئەو نوع سیاسی و خەڵکە حزبە سیاسیانە بداکەوە خەڵکیان فریدایەکەوا دەڵێ دیزاینە تەنها لۆ پێناوی ئەوەیکەوە شکستی خۆی بشارتەوە و خەڵکیان بێ ئومێد کردیە. بەڕاستی جەریمەکی سیاسی زۆر زۆر گەورەیە. ئەتوو لە پێناویەکەوە بەخۆ شکستی نایە بچی هەموو خەڵک بێ ئومێدکەی بێ هیوا بکەی وا بکەیتەوە خەڵک باوەڕی نە بە هەڵبژاردن نە بە ڕێگای سلمی و ئاشتی هەبی. ئێستا زۆربەی خەڵک دەرێ باشە ئەو من ناسمە سەر سندوق. باشە ناسی سەر سندوق چ دەکەی؟ یعنی لە ماڵی دادەنیشی چ دەکەی؟ بەدیلی کەی پێ نییە. وێ بەڕاستی دەبی ئەو خەڵکی شارەزا و سیاسی و زۆر دووربین بی و استراتیجی بیرکاتەوە و پێی وابیکەوە ئەو قسەی دەیکە ئەو هەڵوێستەی دەینوێنی مەسئولیەتە. مەسئولیت تەنها ئەوە نییە کەوا من کورسی بەدەست بێنم، بەڵام مەسئولیەتە بەرامبەر هەموو کۆمەڵگا و خەڵک چاواشە نەکەم لە پێناوی ئەوەیکەوە پشکستێش خۆم داپۆشم و بزریکەم. خاڵشتر بەڕاستی سیر دەکەنکەوە سوپاس بۆ خۆیمە هەڵمەتی بانگەشەکەی لیستی 247 تا ڕادێکی باش ئەمە گەرم و گوڕین لەوانێ خەڵک لێشمان لەکە باشەوە ئەم خەڵک ساردنێ لەوان گەرم و گوڕن. بەڕاستی ئەمە چکە لە بەرەوەی پرۆژەمان پێەیە و پێمان وایەکەوە فعلەن ئەو گۆڕانکاریانە بەو ڕێگەیە دەکرێت. پێمان وایە بە فعلی و عەمەلی ئەمە دەڵێن چەقی گۆڕانکاری هەولێر و بەغدایە و پێمان وایەکەوە دەتوانین لە پایتەختی بەغدا دەتوانین گۆڕانکاری لە هەرێمی کوردستانیش بکەین و بە عەمەلیش هەوڵماندایە چ لە دادگای فیدرالی چ لە ڕێگەی عیلاقاتمان چ لە ڕێگەی بتوانین فشاری مەدەنی و سیاسی و کۆکردنەوەی دەنگ و ڕەنجی خەڵکی عێراقی ڕۆشنبیرەکان سەرۆکۆزەکان سەرۆک حیزبەکان لە بۆ ئەو قەزیە گرنگانێکەوە لەناو خەڵکی هەرێمی کوردستان بابەتە بە تایبەتی گرنگترین بابەت موچە و بودجەی هەرێمی کوردستان و کەوامان لێکردیا خەڵکی عێراقیە عەرەبە سەرۆکۆزە ڕۆشنبیرە ڕووناکبیرە سەرۆکی حیزبە ئەندام پەرلەمانە ئەوانە وایە لە هاتووکەوە پشتگیری موچەخۆری هەرێمی کوردستان بەڕاستی ئەو دەستکەوتەی گەورەیە. لێ ئەمە پێمان وایەکەوە ئیفلاسی سیاسی ئەو حیزبانە وای لێکردێکەوە خەڵک بێ ئومێد بکە. دوو هەمان ئەوەیکەوە پرۆژەیان نییە وایان لێکردێکەوە تەمەشا دەکەین هەڵمەتەکەیان سارد و سڕەتەنان هەندێکیان ئەوەندە باسی شتی قێزە و ناشرین دەکا وەڵام کچەکەم وا بەشودا کوڕەکەم وا مێر ژنم بۆ هینە ئەو نیشانێکەوە هیچ پرۆژەی سیاسی لە بندەست نییە و پێ دوانیەکەوە بتوانین گۆڕانکاری بکەی. لێ پەنا دەبێت سەرشتی عاتفی و عیلاقاتی ئیجتیماعی و شخصی ئەوانە. لێ بەڕاستی ئەو سێ هۆکارە سەرەکی دەزانمکەوە
وای کردێکەوە بانگەشەکە سارد بیت و پێم وایە کەوا خەڵکی ناو پاش زۆر دووربینتر سەیری قەزیەکان بکە پێ بە دوو قسەی عاتفی هەڵ نەخەڵەتێ بەبێ بەڵگا کەوا بڵێ هەڵبژاردنەکان دەستکاری کرا و دیزاین کرا تەنها لە پێناوی ئەوەیکەوە شکستی خۆی بشارتەوە و کاتێک دەژلێ دیزاین کرا لەسەر ئەو وعد و بەمبدەی خۆی نەبی کەوا دیزاین کرا دەبی متەتەڵەبات و داواکاریەکانی دیزاین جێبەجێ بکەی ئەمە لە هەموو وڵاتان تەمەشاکەن ئەو حزبانێکەوە پیان وایە دەستکاری کرا لە نەتیجەی هەڵبژاردن ئەو حزبانە دێنە سەرجادا خۆپشاندان دەکەن فشار دەکەن کۆمەڵگەی نێودەوڵەتی تێدەگەینن وەلو ئەوە هەوڵ دەدەن کەوا کۆمسیۆنەکە بگۆڕن یاسایەکە بگۆڕن سیستەمەکە بگۆڕن بەڵام بەڕاستی لە هەرێمی کوردستان هیچ ئەوە ڕووی نەدا کەواتە تەنها هەوڵدراوەکەوە جۆرێک پەردەپۆشی لە شکستەکانی خۆیان بکەن و بە نەزانی وایان کردکەوە خەڵک بێئومێد بی و ئەو بێئومێد بووینە تەنها زەربەیەک نییە بۆ حزبەکانی ئۆپۆزیسیۆن بەڵکو زەربەیەکی زۆر گەورەیە لە ناو کۆمەلگە دەمرێنی ئەم چەندین جار گۆتیتم لە تورکیا بریا بە ئەمە تاریخی تورکیامان بخینەوە لە ڕووی سیاسی لە تورکیا لە ساڵی 1960 کودەتا کرا ساڵێک دو ساڵ دوای ئەو خەڵک زۆر بە گەرم و کوورتر چۆ هەڵبژاردن و تەنانەت سەرۆک وەزیرەکانیان ئیعدام کرا وەزیریان ئیعدام کرا چەندین مدیر عام و خەڵکی کادری حزبەکانیان ئیعدام کرا بەڵام خەڵک کۆڵی نەدا یەکسەر چۆ سەر سندوقی دەنگدان و عقوبەی ئەو سیستەمە نیزامە تورکیەیدا کە عسکەرتارێتێکەوە نیزامە سیاسەکەی کودەتای لەسەرکردن دواتر دیسان هاتە هەفتاویەک لە هەفتاویەک کودەتا کرا دیسان خەڵکە کۆڵی نەدا دیسان چۆ سەر سندوقی دەنگدان و ئیرادەی خۆی فەرز کرد و حکوومەتێکی مەدەنی بە قوتی دروست کرد لە هەشتا دیسان وایان کردەوە ئەو جارە زۆر خوێناویتر بوو یعنی چەند بە سەدەها خەڵکیان لە سێدارەدا بە هەزارەهایان موعەبەد و سزن کرد ئێمە لە هەرێمی کوردستان بەڕاستی نەگەشتەوە حاڵێکەوە بەو جۆرە مامەڵە لەگەر حزبی سیاسی ئۆپۆزیسیۆن کرد لەوانەیە لەگەڵ نوخبە تەعامل کرایە ڕۆشنبیر خەڵکەی چالاکوان و بە هەڵوێست لێی درایە کوژرایە بەڵام تەمەشای حزبە سیاسی ئۆپۆزیسیۆنەکان بکەن نە لە قیادەکانیان نە لە کەوادیر و پەرلەمانتار و سەرکردایەتەکەیان ئەو جۆرە فشاریان لەسەر نییە لێ دەبا ینی هەندێک بە بەرپرسانەتر تەعاملیان کردووە.